گردبوونەوەی خوێندکارانی کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیانە و داوای چارەسەرکردنی کێشەکانیان دەکەن. بە قسەی خوێندکاران ماوەی 6 ساڵە گرفتیانەیە و 2 ساڵە گردبوونەوەی بۆ ئەنجامەدەن. ئێمە داواکانمان ڕەوایە و داواکانمان لەسەر حەقا، بەڵام بەداخەوە ئێمە داواکاریەکانمان ئاڕاستی لایەنی پەیوەندیتار بەڕێز سەرۆکی زانکۆ لەگەڵ وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیەکەین بەڕێزکاری دکتۆر ئاڵان، بەڵام بەداخەوە تا ئێستا نەهاتوونەتە سەرخەت و لەسەر بابەتی بەردەوام بوون ئێمە بەردەوام ئەبین هەتاوەکو لایەنی پەیوەندیدار دێتە سەرخەت، چونکە قەناعەتمان وایە ئەم کێشانە 6 ساڵە چارەسەر نەکراوە، چارەسەریش ناکرێت. ئەو داوانی کە ئێمە 2 ساڵەمە بەر 3 ساڵەمە بەردەوام مەکرێت تاکو ئێستا جێبەجێ نەکرا. باوەڕ ناکەم تاکو ئێستاش جێبەجێ بکرێ. ئێمە ساڵی پار بە بەردەوامی خۆپیشاندان و کردبوونەوەما کرد، بەڵام نەگەیشتین بە هیچ ئەنجامێک. ئەمە تاکەی بۆچی نایەنە جواب؟ یعنی ئێمە کۆلێژی پزیشکیە، ئەمە شتێکی ئەساینی، ئەمە داهاتووی ئێمە بین بە دکتۆر و دکتۆرە. بەڕسمی نەناساندنی زانکۆکە لەلایەن حکوومەتی عێراق و کەمی ستافی پزیشکی و نەبوونی نەخۆشخانەی فێرکاری لەو کێشە و گرفتە دیارانن کە خوێندکارانی کۆلێژەکەی نیگەران کردووە. پارساڵ داوای ستافمان کرد، داوای نەخۆشخانەی فێرکاریمان کرد، بەو هیواوەیەوە ئەم ساڵ هاتینەوە وتمان هەر شتێکیان بنیاد ناوێت لە داواکاریەکانی پارساڵمان، بەڵام هیچیان بۆ بنیاد نەناوین، بۆ ئەم ساڵێمە تەنها داوای داخستنیەکەین. ئەو کاتە ئەماوت تاقیگە نییە بۆ مەرحەلە سەرەتایەکان، نەخێر نەخۆشخانەی فێرکاری نییە بۆ ئێمە، ستافی پێویست نییە بۆ 6 مەرحەلەی پێویست، بەڵام بەڕاستی مەیسە گەشتنێتەوە قەناعەتی ئەگەر ئەم شتە چارەسەریش بکرێ، مەرحەلە 6 من، مەرحەلە 5 من، مەرحەلە 3 من، 4 من بگرە لەوەیە 2 یەکیش نەگرێتەوە. بۆیە ئێستاکە ئەو داواکاریانە بوونە بە ڕابردوو. سەرۆکی زانکۆی گەرمیان دەڵێت لە ئێمە هەنگاو بۆ چارەسەرکردنی کێشەکان نراوە و پێویستیان بەکاتە و هەندێکشی لە دەسەڵاتی ئێمەدا نییە. یەکیان پەیوەستە بە گواستنەوەی ڕاژەی چەند پسپۆڕێکی بواری پزیشکی بۆردی کوردستانی و عێراقی کە میلاکی وەزارەتی تەندروستین، چەندین جار بە نووسراوی فەرمی نووسراومان کردو بۆ وەزارەتی تەندروستی و هەندێک نووسراویشمان لە ئەنجومەنی وەزیرانە بۆی ڕەزامەندی گواستنەوەی ئەو پزیشکانە بکرێت کە ژماریان 14 پزیشکە. ئەمە ئومێد دەکەین ئەنجومەنی وەزیران بە زووی بڕیاری لەسەر بدرێت، چکەوە پێداویستێکی هەنووکەی کۆلێجەکەمانە. خاڵی دووەمیان دەوترێ زانکۆی گەرمیان و گەرمیان نەخۆشخانەی فێرکاری تێدا نیە. بە پێی نووسراوی بۆردی کوردستانی لە ساڵی 2018 نەخۆشخانەی گشتی کەلا نەخۆشخانەیەکی فێرکاری و خوێندکاری بۆردی کوردستانی دەتوانێت بابەتە پراکتیکەکانی خۆیان لەوێ بخوێنن. کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان خاوەنی 260 خوێندکارە و یەکێکە لەو کۆلێژانەی بۆ پێشخستنی کەرتی تەندروستی لە گەرمیان کرایەوە و ئەم ساڵ یەکەم خولی دەرچوونی دەبێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.